لە سەیەمین کۆڕبەندی پەروەردەیی کوردستان خۆشحاڵ دەبین میێوانداری بەڕێز موسا ئەحمەد بکەین سەرۆکی دەستگای خوێخوازی بارزانی بەخێربێی کارموسا. کارموسا هەماهەنگی وەزارەتی پەروەردە لەگەڵ دەستگای خوێخوازی بارزانی دەتوانی بە کورتی بۆمان باز بکەیت؟ سپاسان دەکەم بۆ ئەو میێوانداریە و لە دڵەوە پیرۆزبای دەکەم لە وەزارەتی پەروەردە جەنابی وەزیر تێکڕای ستافی وەزارەت بۆ ئەو کارە جوانەی کە ئەمڕۆ ئێمەی لێرە کۆ کردوونەتەوە. ئێمە دوێنێش لێرە بووین، کارێکی جوان و دەگمەنە، بەڕاستی ئومێد بەخشە بۆ پەروەردە، بە تایبەتیش ئەمڕۆ کە لە سمینارەدا بەشدار بوون لەو دیبێتەی کە ئێستا پێشکەش دەکرێت. بەڕاستی ئێمەی دڵخۆش کرد ئەو گەنجانە کە قسە دەکەن لەسەر لایەنێکی گرنگ لەسەر ژیانی مرۆڤ و مرۆڤایەتی کە ژیری دەستکردە. بەڕاستی بابەت گەلێکە کە ئەمڕۆ هەموو دنیای مەشغوڵ کردووە. ئێمە بەو چڕ و پڕیەی نەوەی داهاتووی ئێمە کە قسەی لەسەر دەکەن جێگای دڵخۆشیە، جێگای دەستخۆشیە سپاس دەکەین بۆ وەزارەتی پەروەردە کە بیر لە هەموو لایەنەکانی ژیان و پەروەردەی منداڵەکان دەکاتەوە و دڵنیاشین کە بەمە ئەتوانین دەستکەوتی باش و قۆناغی باشیش ببڕین. ئەوەی پەیوەندی بە ئێمەوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بێگومان لەگەڵ هەموو مؤسساتی حکوومەت ئێمە پەیوەندیەکی قۆڵمان هەیە، بەڵام پەروەردە تایبەتێکی زۆری هەیە. هەمومان ئەوەندەی بکەین بۆ پەروەردە کەمە، ئەوەی لە دەستمان بێت بۆ پەروەردە بکەین کەمە، چکو ئێمە بە جۆرێک لە جۆرەکان یعنی دابڕانێکمان هەیە، وەکو کورد دابڕانێکمان هەیە، بۆیشە گرنگە کە لە پەروەردەوە دەست پێ بکەین، لە پەروەردەوە ئەو دابڕانە جوبران بکەینەوە. دەستگای خێرخوازی بارزانی هەر لە سەرەتای دروست بوونیەوە گرنگیەکی زۆری بە منداڵ داوە کە بێگومان منداڵ و پێشخستنی منداڵ بە شێوەیەکی گشتی ئەبێ بە هەماهەنگی بێ لەگەڵ وەزارەتی پەروەردە. ئێمە لێرەوە ئەتوانین ئامانجەکانی خۆمان بۆ منداڵ خزمەتکردن بۆ ئایندەی منداڵ و ئایندەی ئەو وڵاتە بەدەست بێنین. بۆیشە دەستگای خێرخوازی بارزانی پەیوەندیەکی زۆر قۆڵ و بەرفرەوانی هەیە و ئێمە وامان کردووە کە لە هەر بابەتێکدا و هەر لوبی دامەزراندنی ئەم دەستگایەش بۆ ئەوەیە چۆن ئێمە ئەتوانین فەراغەکان پڕ بکەینەوە، چۆن ئێمە ئەتوانین ئەو کێشانەی کە لە ئانوساتێکدا دروست دەبن پێش ئەوەی کە بکرێن بە پرۆژە و پلانی حکوومەت، ئێمەمانان بە جۆرێک لە جۆرەکان ئاوڕێ لێ بدەینەوە، هەماهەنگی بکەین، چۆن ئێمە بتوانین ئەو جسرە بین ئەو لە ناوبینی هاوڵاتیان و لە ناوبینی حکوومەتدا، چۆن ئەتوانین پردێکی متمانە پێکراو بین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵاتیەکان و لەگەڵ حکوومەت. ئێمە محاولەمان کردووە لە هەموو ئەو بابەتانەدا هەماهەنگ بین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش وەکو ئاماژەت پێدا ئەمڕۆ کە قسە دەکەین لەسەر وەزارەتی پەروەردە هەماهەنگ بین لەگەڵ وەزارەتی پەروەردە، لەگەڵ بەڕێوەبەرە گشتیەکان، لەگەڵ حتا قوتابخانەکانیش. بەڵام چمان کردووە هەموو پلانی ئێمە ئەوەیە ئەمە هەماهەنگیەک بێت کە هەرچە هەنگاوێک لە دەستگای خێرخوازی بارزانیەوە بۆ پەروەردە داهاویژرێت بە تەئکید بە هەماهەنگی بووە لەگەڵ وەزارەتی پەروەردە. جێگەی باسە جێپەنجەی دەستگای خێرخوازی بارزانی لە پەروەردە و لە پرۆژەکانی پەروەردە زۆر دیارە. پرۆژەی سۆلار گۆڕینی کارەبای قوتابخانەکان بە کارەبای سۆلار و کارەبای کە بێ بەرامبەر دەست بکەوێتن بەکوێ گەیشتووە ئەوەندێکی ئێمە ئاگادارین؟ بەڵێ ئەم پرۆژە پار دەستمان پێ کرد، تەبیعی وەکو ئاماژەم پێدا لە قسەکانی ڕابردووشمدا ئێمە بەلای ئێمەوە هەموو ئەو هەنگاوانە گرنگ بووە کە بە هەماهەنگی لەگە وەزارەتی پەروەردە بێت. بۆیشە من پێم وایە کەس وەکو وەزارەتی پەروەردە ئەبێ واش بێ کێشەکانی ناو بواری پەروەردە نازانێ. بۆیشە ئێمە بۆ هەر پرۆژەیەک یان ساڵانە پێشتر گفتوگۆ دەکەین لەگە جەنابی وەزیر، لەگە جەنابی بەڕێوەبەری گشتیان، بەڕێوەبەرە گشتیەکانی تری پەیوەنددار کە چۆن بتوانین هاوکاری وەزارەت بکەن لە چ بووە بیاوێکدا ئێمە ئەتوانین هاوکاری زیاتریان بکەین.
ئێمە ساڵانە لەوانەوەیەکێکی تریش لە پرسیارەکان بێت لە بواری نۆژەنکردنەوەی قوتابخانەکان لە ئێمە پێشتر هەماهەنگی دەکەین لەگە وەزارەتی پەروەردە کە چ بابەتێک گرنگە ئەوڕیان لێ بدەینەوە ئەمە خواستی ئەوان بووە. بواری سۆلەر سیستەم بۆ قوتابخانەکان بابەتێکی زۆر گرنگە چکو ئێمە ئەزانین کێشەی کارەبا کێشەیەکە بە درێژایی ئەو ماوەیە هەیە و ئەشبێ بەڕاستی چکو کارەبا بابەتێکی گرنگە بۆ هەر هاوڵاتیەک بۆی شایمە تەرکیزمان کردوتە سەر سۆلەر سیستەم بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوەکان ساڵی ڕابردوو دە قوتابخانەمان سیستەمی سۆلەرمان بۆ دروست کرد ئەم ساڵە 25 قوتابخانەمان هەیە ئەمە معنای وە نییە ئەو ژمارەی کە من ئاماژەم تێدا کۆتاییەکەی بێت ئێمە عادەتەن ئەو پرۆژانە کە ڕاشی دەگەیەنی عادەتەن لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بە ئامادەبوونی جەنابی وەزیر ڕادەگەیەندرێت ئەو پرۆژانە ئێمە ئەو پرۆژە بە کراوەی دەهێڵینەوە هەر ڕێک خێرۆمەندێک هەر ڕێکخراوێک و خۆشمان بەردەوام لە کۆنتاک داین لەگە ڕێکخراوەکانی دۆزدا مەسەرەن کە سەردانی ئێمە دەکەن ئێڵێن وەکو جەناب پرسیار دەکەی ئەڵێن لە چه بابەتێکدا ئیش دەکەین ئەڵێن یەکێک لە پرۆژەکانی ئێمە ئەوەیە ئەگەر پێتان خۆشە بەشدار بن بۆیە ژمارەی قوتابخانەکان تێکرا ئەمە دەبێتە 35 قوتابخانە ئێمە ئیشی پار و بەم ساڵەوە 35 بەڵام هەموو هەنگاوی ئێمە ئەوەیە کە ئەبێ پێش دەستپێکردنی خوێندن هەموو پرۆژەکە کۆتایی پێهاتێت بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکانیش بە هەمان شێوە ئیشمان کردووە کە پێش ئەوەی کە خوێندن دەست پێ بکرێت ئەبێ ئەم پرۆژەیە لە هەموو قوتابخانەکان تەواو ببێ و ئەوەی کە لە تواناماندا بێت لەگەڵ سپۆنسەرە نوێیەکانیش ئەگەر پێشوازیەک هەبوو لەم پرۆژە هەماهەنگی بکەن ئێمە پلاندادەنێن کە لەو کاتە تەواو بێ ئەگەنە دەیخینە ساڵی داهات. بە ژمارە قوتابخانەکانی کە سۆلار سیستەمتان تێدا فەرەهەم کردووە بۆ منت باس کرد بە ساڵی پار و ئەم ساڵیش و وەک باست کرد کە پرۆژەشی بەردەوامە دیارە و ژمارەیە لەوە ناوەستێ و بەردەوام دەبێتن دەتوانی بە ژمارە بەداتا چەند قوتابخانە لە ڕێگەی دەستگای خوێنخوازی بارزانی دروست کراوە پێم بدەی یا چەند قوتابخانە نۆژەن کراوەتەوە یا چەند پۆل لە هەندێک لە قوتابخانە زیاد کراوە ئێمە وەکو ئاماژەم پێدا هەر ساڵێک لە دوو خواستی وەزارەتی پەروەردە بووە مەسەلەن ساڵی پار تاکیدیان لەسەرەوە کرد چۆن ئێمە پۆلی زیاد دروست بکەین لە قوتابخانەکاندا پرۆژەکەمان تایبەت کردبەوە و زیاتر لە 132 پۆل دروست کران تەبیعی دوای ویش وەکو ئاماژەم پێدا بەڵام لە چوارچەوەی ئەم پرۆژەیەدا 132 پۆل بوو ئەگەرنا هەر لەسەر خواستی وەزارەت ئێمە لە هەڵەبجە قوتابخانەی چەند پۆلێکی ترمان دروست کرد لە شوێنەکانی تر بە شێوەی جیاجیا دروستکران هاوکات لەگەڵ ئەم پرۆژەیە معنای ئەوە نییە کە بابەتی تریش نەبێت پرۆژەی تریش هەیە بە هەماهەنگی لەگە وەزارەت مەسەلەن لە سیدەکان دوو قوتابخانە دروست کراوە لە هەڵەبجە قوتابخانەیەکی تر دروست کراوە هەر لە ساڵی پاردا دیسان قوتابخانەیەکی ترمان هەبووە لە ئەگەر هەڵە نەبم لە دهۆک ئەمانە بەڕێوە چوونە هاوکات لەگەڵ پرۆژەکە بەڵام پرۆژە گەورەکە پرۆژەی دروستکردنی قوتابخانەکان بوو پۆلەکان زیادکردی پۆلەکان ئەوش لەسەر خواستی وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی کێشەی سێدەوامی نەمێنێت لە ناو قوتابخانەکاندا ئەم پرۆژە وەکو ئاماژەم پێدا 132 پۆل دروستکران لە هەموو هەرێمی کوردستاندا 132 پۆل دەستخۆش کاک موسا ڕاستی ئەو استراتیجەتی کارکردن بۆ پڕکردنەوەی بۆشاییەکان استراتیژیش زۆر گرنگە ئێوە لەگەڵ وەزارەتەکاندا دەنیشن کە کەم و کوڕێکتانێ اینجا کار لەسەر و کەم و کوڕیانە دەکەن بێگومان بەو شێوەیە کارێک ناکەن کە مەسەرەن بۆ نمونە ئیشەکە کەلچی نەبێ یا مەسەرەن لە زیادە بێتن ئیلا ئەو شوێنانە پڕدەکەنەوە کە کێشەی تێدا بەڵێ بە تەئکید یعنی ئەمە خاڵێکی زۆر گرنگە من تەمەنا دەکەم یعنی هەموو ئەو موسساتی تریش دەستگا خێرخوازیەکان ڕێکخراوە خێرخوازیەکان و لە هەمان کاتدا کەساتیەکانیش کە ئیشێک دەکرێت زۆر گرنگە بە هەماهەنگی لەگەڵ لایەنی پەیوەنددار بێت چکو بەو شێوازە دەتوانین زیاتر خزمەتی کۆمەلگای خۆمان بکەین حتا لە مەسەلەن ساڵی پارنە پێرار ئێمە تەرکیزمان لەسەر نۆژەنکردنەوەی قوتابخانەوە لەو ساڵەدا 203 قوتابخانە نۆژەن کراینەتەوە ئەمە معنای ئەوە نەیە کە قوتابخانە دروست نەکراوە یان بابەتەکانی تر نەبن وەکو چی بابەتەکان وەکو دابینکردنی قرتاسیە جانتا بۆ قوتابیان کە ئێمە ساڵانە 20,000 30,000 ساڵی وها بۆ 50,000 سێتی خوێندنماندا باش کردووە لە هەموو ناوەندەکانی خوێندن ئەمە معنای ئەوە نەبووە کە مەسەلەن بابەتی ترە
لە بواری پەروەردەدا کێشەی سۆبا هەبووە ئێمە ساڵی پاریش هەم دیسان زیاتر لە 2000 سۆبە دابین کراوە بۆ ناوەندەکانی خوێندن مەسەلەن ئەم ساڵ بە هەمان شێوە بڕێکی زۆر نەفت دابین کراوە بۆ ناوەندەکانی خوێندن وەکو ئاماژەم پێدام ساڵی وا هەبووە مەسەلەن پێویستیمان بە کورسی ڕەحلەی قوتابیان هەبووە هەم دیسان لەگە وەزارەتی پەروەردە یعنی ئێمە ئەوەیەکمان دروست کردووە هەماهەنگێکمان دروست کردووە لەگەڵ وەزارەتی پەروەردە زۆر جار جەنابی وەزیر باز دەکەت لەوانەوە هەرچی ئەو شوێنانێک کە دەبینن کێشەیەکیان بۆ دروستووە ڕوو لە دەستگای خێرخوازی بارزانانی دەکەن ئێمەش بەسپاسەوە بۆ خێرومەندانی کوردستان بۆ ڕێکخراوە هاریکاری بەخشەکان بۆ خودی کارمەندانی دەستگا کە بەردەوام جوهدیان نواندووە لەوەی کە ئەم سێکتەرە سێکتەری پەروەردە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئەبێ هەمومان دەستمان پێوە بێ ئەبێ هەمومان پاڵپشت بین پشتیوان بین بە تایبەتیش لەو بارودۆخەنا لە بارەی کە دروست دەبێت بەداخەوە ئەوەی ئابووری کە بێگومان کاریگەریەکی زۆری هەیە لەسەر پەروەردە ئێمە دەبێ هەماهەنگ بین دەبێ هاوکار بین لەگە وەزارەتی پەروەردە چکۆ ئەرکێکی قورس و گەوران لەسەر شان ڕاستی پرۆژەکان زۆرن ئێمە ناتوانین لە بەرنمەیەک هەموو باسی ئەم پرۆژەکان بکەین بێگومان ئەو ڕۆحیەتەی کارکردنەی کە دەستگای خوێنخوازی بارزانانی ئەنجامی دەدا هیوادارین دەستگایەکانی تریش چاو لە دەستگای خوێنخوازی بارزانانی بکەن پرۆژەی دوا پرسیارم ئەوەیە پرۆژەی داهاتووتان بۆ کەرتی پەروەردە کە ئێستا لەبەردەست بێ چین پرۆژەکانی ئێمە بە تاکید کراوانە و خاڵی گرنگیش من لە قسەکانیشدا باسم کرد ئەو پێویستیانە ئەوانەی کە وەزارەتی پەروەردە پێویست ئێمە ساڵانە لە بواری نەفت لە بواری دابینکردنی سۆپا لە دروستکردنی قوتابخانە لە نۆژەنکردنەوەی قوتابخانە لە ماوزعی سۆلەر لە هەموو ئەو بابەتانە ئیشمان هەیە بەڵام ئەوەی گرنگە کە ئێمە ئێستا ئیشی لەسەر دەکەین دروستکردنی ئەپلیکیشنێکە لە بواری پەروەردەدا ئێمە زانین کە حکوومەت بە تایبەتیش وەزارەتی پەروەردە لەو ڕۆوە کاری زۆر جوانی کردو و دوێنێ جەنابی وەزیر پرۆژەیەکی ڕاگەیان کە بەڕاستی پرۆژەیەکی زۆر دەگمەنە بەڵام هاوکات وەکو جەنابشت ئاماژەت پێدا ئێمەش هاوکار بین لە سوکردنەوەی ئەرکی حکوومەت بە تایبەتیش لەو بابەتانەی کە هەستیارن لە بواری دەروون دروستیەوە لە بواری کۆمەڵاتی بە شێوەیەکی گشتیەوە لە بواری پەروەردەی نیشتیمانی یعنی نیشتیمان سازی چۆن نیشتیمانی خۆمان خۆش بووێ ئەرکە مرۆڤیەکان هەتا هەندێک جار لە بواری تەندروستیەوە ئەم ئەپلیکیشنە ئێمە پەیوەستە بە منداڵانی ئازیزی ئێمە کە بەداخەوە ئەوەی بە هەر هۆکارێک بوو بێت یانیش لە پێنا و خزمەتی نیشتیمان دابێت باوکی لە دەست دابێت شەهید بوو بێت یان بە هەر ڕووداوێک باوکی لە دەست دابێت لە چوارچەوەی ئەو پرۆژەیەدا کۆکرانێتەوە تا ئێستا 16,000 منداڵ سوودمەندن لەو پرۆژەی ئێمە لە 2012 ئێمە کە پرۆژەکەمان ڕاگەیاندووە تا ئێستا زیاتر لە 81 ملیۆن دۆلار کاش بەسەریاندا دابەش کراوە ئەمە جگە لە بابەتەکانی تری وەکو ئاماژەم پێدا پەروەردەی وەکو کاش ئەم هاوکاریان پێشکەش کراوە لەو ڕووەوە ئێمە ئەمانەوێت هاوکار بین لەگەڵ وەزارەت پەروەردە لە چارەسەرکردنی بارودۆخی تاکتاکی ئەو منداڵانە هەر یەکێک لە مەرجەکانی تری ئێمەش لەو پرۆژە ئەوەیە هەموو ئەو منداڵانەی کە بەشدارن لەو پرۆژە ئەبێ بخوێن مەوزوعی خوێندن و گەڕاندنەوەی قوتابی دابڕاویش لە خوێندن ئەمەش بابەتێکی تر بە هاوبەشی لەگەڵ یونیسێف و لەگەڵ وەزارەتی پەروەردە ئێمە کارمان لەسەر کردووە سپاسی کاتت دەکەین کاک موسا بۆ ئامادەبوونت لەو پەناڵەی وەزارەتی پەروەردە دوا پەیامت بۆ مامۆستایان و قوتابیان و پەروەردە چییە؟ بە تەئکید یعنی وەکو ئاماژەم پێدا ئێمە هەمووان قەرزاری ئەو مامۆستایانینە چکو ئەزانین وڵاتی ئێمە لەسەر دەستی ئەوان بنیاد دەنرێت و ئەو نەوەیە ئامانەتێکی زۆر گەورە لە دەستی ئەوانەوە زۆر منەتکاری بە تایبەتیش ئێمەمانان کە دروشمێکمان هەڵگرتووە قسەیەکی بارزانینە مرە دەفەرموێ شانازیە مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێت ئەمە گەورەترین خزمەتە کە ئێوە پێشکەش بە ملەتی خۆتان دەکەن مامۆستایان پێشکەش بە ملەتی خۆیان دەکەن و بە تەئکیدیش ئێمە هەمومان دەبێ هاوکار بێن ئەوەی پەیوەندە بە دەستگای خێرخوازی بارزانیەوە خزمەتکار ئاسا ئێمە لە خزمەت پەروەردە پرۆسەی پەروەردە و مامۆستایان داینە بۆی بتوانین ئەو ئەرکێک کەوتوتە سەرشانی ئەوان هاوبەشیان لەگەڵدا دووبارە زۆر سپاسی ئامادەبوونت دەکەین گەلێک مەمنون.